کاک عەلی نیۆڕۆتان باش ئێوە لەسەر ئەم کاری هەندرانی یانەکەتان چی دەڵێن؟ نیڤراتەوە هەمی بینەرین کەناڵی NRT باشتر وەکو یانەزاخۆ ئەم دوژی هەر گوتنەکە مەزهبینە کۆل خۆڵەنەوە بۆ پێشمەرگەی کوردستان دەبێتە گوتن وەکو دیارژی کۆ یاریە دهێژە خۆڵەنەوە بۆ کوردستانê ku یانەزاخۆ mêvanderiyana Kerkûkê kiriye ku destpêkê da yarî bihêj kîşeyeke derbas bûye sê cemawerek ku bi rastî jî babet wasa mezin nebiye lê ragihandina Kerkûkê wasa babet mezin kiriye ku Cemhuriyê Yanazaxo pêk ve Ebdûroşim gotiye lê bi tenê di sê zarokek bîne ew aftin karî natiye jî ev jî temsîla Cemhuriyê Yanazaxo hemî naketin ev şilakê ve şilakê dîve ku li goreyê ew arîşindî peyda bîn nava yarîgeha Zaxo da bi rastî jî arîşa pîç rengekê pan gotina dest pê nekiriye arîşa lû demî dest pê kir demê yarîzanê jimare sehê Efrîqî yana Kerkûkê hêrişî zarokekê kiriye gotina va yarîgehê da tapit havitin nava yarîgehê da بۆ یەکی کۆ ئەف ئۆریشە مازن نەبێتن بەرپرسێ سەرپەرشتی ڕاگەهاندنا ئەڤی یاری کوژباڵی کەتیا تاپۆپیا کوردستان تێدا دەیناتنێ ڕێگیری لە ئەڤی یاریزانی کریە لێ دیڤڕا بەڵگەڤە کۆ مەڤید و بەردەست هەیە یاریزانێت کەرکۆکێ هەمی هێرشی ئەڤی سەرپەرشتی ڕاگەهاندنێت کەن و سێ بوکسەکەش دەنینێ لێ ئەو بەرگری خۆت کردن هەڵێت ئەو بوکسە لێ بکەون کۆ مەڤید و هەیە کۆ ڤیدیۆمەشت بەردەست هەمەت پێیچی ئێمە فەرمی باشی سێزێکی ئەمنی لە ناو یاریگەدا نەبوو کاک عەلی بۆ ئەوەی کە کۆنتڕۆڵی ئەو دۆخە بکەن هێزە ئەمنیەکان لە کاتی بەرەوەچوونی یاریەکاندا لە خوڕی ناوی کوردستاندا لە ناو یاریگەکاندا بوونیان نییە؟ بله هێزەکە مازن تاوی یاریگەیدا هەبیە کۆ پڕاستیژی هەمیدا ماژی یاریزانتیانە کەرکۆکێ دوێ خستنچاوی چەندێ لێ یاریزانتیانە کەرکۆکێ هەمیدا مەهاوڵدان کو شەڕی بکەن وەکو یادیارژی بەرپرسێ شین بژن سەرپەرشتێ ڕاگەهاندنا ئەڤی یاری هیچ کێشەگەل گەل یاریزانتیانە کەرکۆک یاریزان بابەت یانەزاخۆڤە نەبووە یاریزانتیانە کەرکۆکێ هەوڵدا کو ئەڤی ڕاگەهاندکاری بقەتن و گوڵپارێز یانێژی گەل باشەوە بەڕەفتارێکی یاسایی دەزانن کاک عەلی بۆ نمونە هاندەرانی یانەیەک دروشمی داعشی دژی شارێکی دیکە بڵێنەوە لە کاتێکدا لەسەر هەمان ئەم کێشەیە کە لە نەجەف لە یاری نێوان هەولێر و نەجەف وترایەوە ئێوە ژۆکو یانەی زاخۆ لەگەڵ یانەی هەولێر بڕیاری کشانەوەتاندا لە خولی نایب عێراقیانی پێتان وایە ئەمە ئاریشەیەکی مەزن نییە؟ ئەمەی کە هاندەرانی یانەیەک دروشمی داعشی دژی یانێک دەستپێکم گوتە ئەمەلگەلوێ چەندێنینن بەڵێ یاریزانێت کەرکووکیشی هەمان هەلویست هەبیال بەرامبەر یاریزانتیانە زاخۆ دوجێرە تفکیریە ڕاگەهاند دەشین بژن ڕاگەهاندکارێت گەل یانە زاخۆ کە عادەتەندیا فۆتۆگرافەرێمە دوجێرە یاریزانیوان تفکیریە و گوتیە هین داعشن و بژیت نەجەف ئەف ئافنە بەرامبەری کار ئیناتیە لەو ڕۆژی کۆ ئەویژی هەلویستێکا بووە ئەس چوومەوێری کۆ بوو ئارامکردنە دۆخی یاریزانیانە کەرکۆکی ناوی هەژار کەرکۆکی ئەو ئافتن بژم گوتیە کۆ ئافنە دایک و بابی مگوتینە لێمە هیچ کاربەدە نەکرد بەرامبەر وی نەبیە کۆ مەڕێزە یاسین تاپۆپی گرتێ نەوا یاریگەیدا دیڤڕا کۆ ئاریشەوەکە مازن بۆی کاک عەلی وەکو یانەی میوانداری یاریەکە کە ئێوە میوانداریەوانتان کردووە نەتان توانیوە بۆ نمونە کۆنتڕۆڵی ئەو دۆخە بکەن کە نەگاتە ئەو حاڵەتانە گرژی دروست نەبێت ناو یاریگەکە هەمی ڕەنگە سەرۆکیانێ جێگەری سەرۆکیانێ ڕگاندنەیانێ گەلگەلک ئەندامێدی هەریسان گەل پۆلیس نەوا یاریگەیدا ئامادە بووە کۆ هەمی ڕەنگە وانەکە ئەفعالیشە مازن بتن کۆڕێگیری لوی چەندێ بگرن لێ پشتی هێنگێ یاریزانەی کەرکووکی هێرشی دادوانی یاریشی کردینە بەڕاستی ئەنی پشتی هێنگێ کو پەیوەندێکتان کرد بەیانی زاخۆ و ببوورە بەیانی کەرکووکەوە بە بەرپرسانی یانەکەوە بۆەوەی داوای لێبنیان لێ بکەن یاخود زانیان بۆ بێننەوە ئەبرکە شوێکی فەرمی دێ کارگیران زاخۆ کۆمبینە کابەتن دێ کاتی هەلویستیوان چەبەتن سەرەبێ چەندێ یاشمە بە نەیاریزانتیانە زاخۆ کۆ هیچ کێشەکەل گەل یاریزانتیانە کەرکووکێ نەبووە هەتا جەماوەری یانە کەرکووکێ بخۆشت ناوە یاریگەی ئامادە بووینە هیچ کێشەک جەماوەریانە زاخۆ گەل جەماوەریانە کەرکووکێ پێش ڕەنگێکی نەبووە ڕەتفعل جەماوەریە بووە کۆ یاریزانتیانە کەرکووکێ شێوەکە گەلک تۆن هێرشی معالجێ یانە زاخۆ کیریە کاوشی دفنەوەیش کاندیا دەویژی وارماندێ دەسێ بوکسێت گەلە دیارە یانەی کەرکووکی ژەمڕۆ کاتژمێر سەی پاش نیوەڕۆ کۆ دەبنەوە واتە دوای کاتژمێرنوویەکی تر دوو کاتژمێر تر کۆ دەبنەوە ئەوان بڕیارەوان شەڵوێستی خۆیان ڕابگەن ئێوە کەی کۆ دەبنەوە ینی ئەمڕۆ پەیامیان بۆ دێنێن بۆ یانەکە لەسەر ئەڤرۆل دەمژمێر چاریواری پشێوەکی فەرمیدێ کارگیرانە زاخۆ کۆمبوونەکە یاسایی ئەنجام دادن دوور ئەوێ چەندێ ئایا کاتێکی هەلویست هەبێتن دوور ئەوێ چەندێ قەزیە کاتیش ئەمە دەست بەحەز بکەم کو یانە کەرکووکێ
دشیم بشین دهنه حقی در حق دو رشته موانان دکیری یک سرپرشتی راگاندنا اوی یاری کو قصد گلک کرد در حقی دا گوتینه کو دشیم بشین آفنت مذهبی دشیب کاری نه کو بشین جف و عرب و باشن و آفنف کاری نه حتی محاوله کردن بیشینشن کو بالگرد بیدو بردسته لسر ام یاری دنیا سزا تام بدات یا خصوصا بسر یعنی زاخودا بسپینت پیتویه اگر سزا که بیان از آخو سزا که تونتر بیان کرکو که بچن چونکی پیش رنگا یاریزانت یا از آخو هرشی نه یاریزانت یا نکرکو کی نجی یا کارگیری نکرکو که نجی خود جمهوری کرکو که هیچ کسی که الگل یاریزانت یا از آخو نبینه یا از آخو هیچ کسی که الگل نبوده تنه جمهور دیشیم بیشین یاریزانت یا نکرکو که هرشی دادوانی کی نه پشنگیریشی راگان کاری کی نه پشنگیجی حتی هرشی جمهوری از آخو شکریه که مویدو بردست هیا باشە لە قسەکانتە کاک علیوا دیارە هێشتا ئەم گرژێ بەردەوامە ینی لە قسەکانتە بەتایبەتەن کێشەکە دەیخە ینی کەرکووک هێچە هەوڵیەوە چیە بۆ ڕەوانەوەی کێشەکە بۆی چارەسەری کێشەکە و کۆتایی پێ بێن بەوەی جارێک کە کار نەکاتە سەر بەشداری ئێوە ینی کەرکوویش لە خوری نایابی کوردستان ام دمین چواره برسپای کاتا تاپاپی کردستان کاده آیا ده چه اول جناتی دیناتنه کاده آخفناون چه بتن دیو را دم آخفنا کادی ها بتن اگراتو او سزاب دل من بنوی دینن سریان کرکو که دم هلیسته که تندر ها بتن برانبر اکاتی تاپاپی کردستان چون که براستی چی اودیاتی کردن حقیقت مازن به هند در حق یانزا خود هند در حق جمهوری نزا خود هند در حق رستم موان تیارگیج آماده به براستی چی یعنی یاریزان اگه جرات فی راگان یانزا خود کردن اوجی که ماسیه و دیشیم بیشین شکارت هر مازن و شرمزاری با اون یاریزانه کوی کاری انجام بدن خالا شمی مهمتر هرش از راگاند کاری دیشیم جی سرپرستی یاری هرش ابو سرکتی تاپاپی کردستان پراستی جوجی کشت هر مازن پیتویا اکتی تاپاپی کردستان دیشیم بیشین چه که مازن به تسهیل داکو چهار ساله بی بابتی ببینن پیش رنگه که اما کو رشته موان قبیل نکن امشه همزارت کین کو یاریزان هرشی دیشیم بیشین رشته موان اب کتنا ویاری گه رشته موان هاتیا بو که شوی که باش تختیا یاری بکردن که هاتیا ویری آریسا پیدا بکردن براستی که شامازن دست بکری یاریزان جمهوری افریقی یاریزان یانا کرکوک بیا که دست بکی هریشی زاروک کی کیرا و دیورا شنی مشاکل مازن بینه دیورا شنی که یاریزان باشه که علی پیشی چندزارک پێشتر چەند جارێک سزا درراو لەسەرەوەی کە نابێت لە یاریگەی خۆتاندا یاری بکەن ئێوە ئێستا چاوەڕێ ناکەن جارێکی دیکەیەکی تۆپی کوردستان لەسەر کارە سزاتان یا خودم کارە ینی شتێکی ئەوەندەیە ناگاتەوەی کە جارێکی دیکە سزاتان بەسەردا بسەپێنرێت سزا هبینه نبودنی با نزاخو بلکه سزا هنه بو گله کنی ترجی کد خلا سالم بوری دا افتساری دایا اول تشته که نرمال کنه و همی دیشیم بجن تاپاپی دا رید نفتستی هنه لی تشته هر مهم اگر سزا با نزاخو بتن و سزا تون جی بو یا نکرکو که چونکی اگر سزا سر جمهوری نزاخو بتن و سزا سر جمهوری یا نکرکو که بدو سزا سر جمهوری آنکو سریاریزانت یا نکرکو که چونکی دم دست بکنه یاری دم کو پناتی چی پشتی کو یاری بدوی هات نیوایی که جمهوری یا نکرکو که هات نوا جمهوری نزا خود شهاد یا سرپرست یاری مشرف یاری الگل شهاد یا دادوانی چاره یاریزان جمهوری که کرکو که دو بر نافچوت دادوانی چاره داینه ادویت او سزاش بو جمهوری نکرکو که حاجی برسی راگاندنی یعنی زاخو سپاس که لشاری زاخو راسخو